وەکو دەزانین 25 نۆڤەمبەر ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنانە لە سەراسی جیهان چالاکی جۆراوجۆر ئەنجامێرێ. خانمان لەم ساڵدا هەڵمەتێکی 16 ڕۆژەیان ڕاگەیاندووە لە 25 نۆڤەمبەرەوە دەست پێکرد و تا ئێستا ژەر بەردەوامە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لە نێو کۆمەڵگەیە لەبارەی ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر بە خانمان ئەنجامێرێ بۆ دروستکردنی هۆشیارێکی گشتی بۆ کەمبوونەوەی حاڵەتەکانی توندوتیژی لە نێو کۆمەڵگەدا. یەکێک لەو کەسانەیەم چەند ڕۆژە چەند سیمینارێکی ئەنجام ماوە لەو چوارچێوەیەدا دکتۆر پافێ جەمیلە کە بەڕێزیان مامۆسای زانکۆن ئێستا لە لامان ئامادەیە. دکتۆر سڵاو لێبێ بەخێر بێت. سڵاو کاگڕانکۆ کاتە باش زۆر سپاس دەستخۆشیلەکەین. ماوە چەند سیمینارێکی ئەنجام ماوە لەو ڕۆوە. ئەگەر پرسیارەکەم وا دەست پێ بکەم ئاستی هۆشیاری کۆمەڵگەی کوردی ئێستا لە چ ئاستێکە ینی کاڵم کۆمەڵگە واتە هەم پیاوان هەم خانمان. دەستان خۆش بێ دیارە ئێمە لە 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانین. ئەم هەڵمەتە هەڵمەتێکی جیهانیە هەرتەنها تایبەت نییە بە ناوچە و بە نەتەوەیەک. ئێمە ژۆکو نەتەوەی کورد و وەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەژین بە تەکید بەدەر نین لەو توندوتیژیانەی کە دەرحەق بە مافەکانی ژنانەکرێ. دیارە ئەم بابەتە بابەتێکی زۆر زۆر حساسە و بە شێوازێک پێویستە باس بکرێت بە پێی نەتەوە و بە پێی ئایدیا و بە پێی بیرکردنەوەی هەرێکێک لە ناوچە و لە جەماوەر و لەو دابوونەریت و کۆمەڵگایانە جیاوازە. دیارە قسەکردن لەسەر ئەم بابەتە ئەبێت زۆر بە وریایانەوەوانێ قسەی لەسەرکەین چونکە لەواچێ هەندێک بابەت هەبێت لە کۆمەڵگەیەکی ڕۆژئاواییە بۆ ئەوان مەقبولتر بێ بەڵام لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتیە جیاوازتر بێ. ئەوەی گرنگە بەلای ئێمە لەم 16 ڕۆژەی هەڵمەتی بەرەنگاربوونی توندوتیژی ژنانە ئەوەیە کە بەڕاستی ئەو مەفهومە هەڵەیەی کە ئەم 16 ڕۆژە یاخود بۆی ئەم هەڵمەتی 25 نۆڤەمبەرەوە ئەکرێت دەربارەی توندوتیژی دژی ژنان زۆر کاریگەریەکی نێگەتیڤ و خراپی هەیە بە شێوازێک زۆرێک ئیتر بە مەبەستە یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەڵمەتێکی زۆر خراپیان کردوتە سەر ئەوەی کە نەتوانی تەنانەت باس لە ئەو توندوتیژیانەش بکرێت کە دەرحەق بە ژنانەکرێ یاخود نەتوانی داوای مافی ژنان بکرێ. بە شێوازێک هەندێک لەو چەمکانە شێوێنراون پێناسەیەکی ڕێک و ڕەوانی خۆی پێ نەدراوە. جا ئەمە کێشە و گرفت و ئاستەنگێکی زیاتری دروست کردووە بۆ ئەم هەڵمەتە. دیارە خۆی ئەم هەڵمەتە هەڵمەتێکی مرۆڤانەیە. ئەم هەڵمەتە هەڵمەتێکە بە هیچ شێوازێ ژن و پیا و لێکتری جاناکاتەوە. هەڵمەتێکە بۆ خۆشگوزەرانی و بۆ ئاشتی و ئارامی هەم خێزان و کۆمەڵگەیە. ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە بەهایەکی بەرزی هەیە چونکە ئێمە باس لە مرۆڤەکەین دوجار ژنیش مرۆڤە بەڵام بەداخەوە ئەم مۆزوعە شێوێنراوە ئەیبینین لە سۆشال میدیا و میدیاژ وەکو پێویستکارێکی وهای لەسەر نەکردووە بەداخەوە ئەو پەیامێک کە ئێمە ئەمانوێ بیگەێنین هەست ناکەین بەو شێوازە گەشت بێت. پێ دوایە کورتکراوەتەوە لە وشەی جێندەرە بەڵێ بە هەڵەش پێناسە بۆ جێندەر کراوە لە نێو کۆمەڵگەیە دواتر قسە لەسەرواکەین. دکتۆرەوە لە سیمینارەکانتانە ئەڵێن چی؟ ئێمە لە سیمینارەکانمانە دیارە ئێمە طبعاً دوو مەبەستی سەرەکیمان هەیە. یەکەم گەیاندنی ئەو پەیامەی سەرۆک باڤڵ تاڵەبانیە کە بۆ 25 نۆڤەمبەر ئەو بەیاننامەی بڵاو کردوێتەوە وەکو پشگیریەک بۆ ژنان و وەکو ئەوەی کە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەر بن بۆ ئەوەی کە کەمترین توندوتیژی و ئەو توندوتیژانە هەم لەسەر ئاستی خێزان هەم لەسەر ئاستی کۆمەڵگا دروست ببێت چونکە عادەتەن کادر ئەبێت پێشکەوتوتر بێ لە کۆمەڵگە بەرەو پێشەوە بەرێت و ڕێنوێنیان بکە بۆیە ناکرێت توندوتیژی لە خودی حیزبەکان بوونی هەبێ. ئەمە خۆی بۆ خۆی دڵخۆشکەرە بۆ ئێمەی ژنان و بۆ ئێمەکە لە بواری ژنانە کارەکەین چونکە پشگیریکردنی کەسانێکی سەرکرداوە لە هەمان کاتە ئەو ناوەندانەی کە معنین بە بابەتەکان پشگیریەکی گرنگەوە کۆمەڵگەش ڕۆشن نابێتەوە یاخود ڕۆشنبیر نابێ هۆشیاری پێناگا ئەگەر بێت و لیدەرەکان ئەم دەست پێشخەریە نەکەن کەواتە ئەمە هەنگاوێکی گرنگە ئێمە هەڵمەتەکەمان لەسەر ئەوەیە. دووەمیش پەیامەکەمان ئەوەیە کە ئەبێت ئاشتی لە ناو خێزانەکانە بەرقەرار بێ بۆ ئەوەی کە کۆمەڵگەیەکی ئاراممان هەبێ. ئەمەش هەروە بە ئاسانی ناکرێ ئەمەش دیارە بە کۆمەڵێ ینی بە هۆشیارکردن و بە پەروەردەکردنەکرێ. ئێمە ئەمانە ئەو هۆشیاریە بگەێنین بەڕاستی کە ئێستا ئەیبینین زۆرترین توندوتیژی هەیە لە ناو کۆمەڵگەکەمانە نەک هەر لەسەر ئاستی ژنان بەڵکو لەسەر ئاستی پیاوان و هەموو چین و توێژەکانی گرتووەتەوە. یعنی تۆ پێ دوایە توندوتیژی بەرامبەر بە مرۆڤێک لە کۆمەڵگەی ئێمە ینی بەبێ جیاوازی
جێندەری. بەڵێ بەتەکید خۆی مۆزوعی جەندەر مۆزوعێکی زۆر گرنگەوە لەسەر ئاستی جیهانە ئەمە یەکسانی مرۆڤ بوونە ئەمە هەر تەنها بۆ ژن نییە بۆ پیاوانیشە ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە وەکو مرۆڤ بتوانین بە یەکسانی مافەکانمان دابش بکەین بە شێوازێک کە هەمومان سوود وەربگرین لەو ژیانە سروشتیەی کە پێویستەکە بژین نەوەکوم لایەنێکی تر جار ژنان بێ بەرامبەر پیاوان یاخود پیاوان بەرامبەر بە ژنان یاخود ژنان بەرامبەر بە ژنان یاخود بە شێوازێکی تر توندوتیژی بمێنێت لەسەر ئاستی هەرێکێک لەو ڕەگەزانە دیارە ئێمە مۆزوعی جێندەرەکە بەداخەوە خراوەتە قاڵبێکی ترەوە کە ئەو قاڵ بەخۆی بۆ خۆی بابەتێکی ترە بە هیچ شێوازێک پەیوەندی بەلایانی وەکو چەمکی جێندەر نییە چەمکی جێندەر فەلسفەی تایبەت بەخۆی هەیە مێژووی تایبەت بەخۆی هەیە تێڕوانین و ئامانجی تایبەت بەخۆی هەیە کۆی پرۆسەکەش بۆ ئەوەیە کە ئامانجەکە ئەوەیە کە یەکسانی بێ بەمانای ئەوەی کە مرۆڤەکان یەکسان بن لە ئەرک و مافە خۆمەرج نییە هەر مرۆڤەکان لە سەردەمی خۆی بابەتی توندوتیژی مێژوێکی دوورودرێژی هەیە بابەتێکی غەریزیە و پەیوەندی بە ناخ و حەز و لایەنە شەڕانگێزیەکەی مرۆڤەوە هەیە بابەتێکە بەردەوام مرۆڤەکان ڕوبەڕووی ئەبنەوە بەڵام ئێمە بابەتی جێندەر بۆ ئەوەیە کە ئەو لایەنە غەریزیە شەڕانگێزی مرۆڤ سنوورێکی بۆ دابنێ بۆ ئەوەی کە بتوانرێت بە ئاشتیانە و وەکو یەک بە یەکسانی کە ئێمە باس لە یەکسانی نێوان ژن و پیاوەکەین مەبەستمان لە یەکسانی لانی بایلۆجی نییە مەبەستمان لە یەکسانی نێوان ژن و پیاوە لە ڕووی ئەرک و لە ڕووی مافەوە بۆ مانایی خۆ مەرج نییە هەرتەنها لە بڵین وڵاتە ئیسلامیەکانە هەبێ ئەم مەوزوعە یاخود لە نظامە لە هەموو نظامەکانە توندوتیژی بوونی هەیە ئێستا تەنانەت لەم سەردەما کە سەردەمی وا پۆستمۆدێرنە ژوا خەریکە تێپەڕێەوە لە سەردەمی سەرمایەداریشە ژنان جارێکتر ئەبنەوە بە قوربانی یعنی لە هەموو سەردەمێکە لە هەموو سیستەمێکە و لە مێژووی مرۆڤایەتیەوە بهێنین تاوەکو ئێستا توندوتیژی بوونی هەبووە لەسەر ئاستی ڕەگەزی بۆ نێرومێ بەڵام بەداخۆ بۆ ژنان زیاتر بووە چونکە دائیمەن ئەگەر سێری مێژوو بکەین دائیمەن ژنانیان بچوو کردوێتەوە وە ڕۆڵێکی لاوازی راوە بە ژنان بۆیە بەردەوام توندوتیژیەکانیش بۆ لاوازە واتە توندوتیژی لەلایەنی بەهێز بۆ لایەنی لاوازەکرێ و بۆیە بەداخەوە نەکرد لە کۆمەڵگەی کوردیان لە زۆرێک لە کۆمەڵگەکانی جیهانیشە ژنانیان وەکو قاڵبێک یعنی خسۆتە قاڵبێکەوە ڕۆڵێکی لاوازیان ناونێتێ وەکو کەواتە توندوتیژیەکە بۆ لایەنە لاوازەکەیە باشە مامۆستا زۆر جار ڕخنانەی گیرێ ڕەنگە لەم هەڵە تێگەیشتنەوە بێ ئەرکیەوە ئەوەیە کە ژنان بەهێز بکەن و لە بەرامبەردا پیاوان لاواز بن ینی هاوکێشەکە پێچەوانە بکەنەوە تێگەیشتنە هەڵێ چارەسەر نا ئێمە بەتەکید یعنی ئێمە ناتوانین ئەوە هەر لە سروشتی مرۆڤبوون و لە سروشتی سیستەمی ژیانیش تێپەڕێ ئەگەر لایەنێک بەهێز بێ و لایەنێک لاواز بێ ئێمە ئەمانوێ پارسەنگی هێزەکان بکەینەوە نەوەکو هاوسەنگ بن نەوەکوم بە شێوازێک لایەنێک بەهێز بێت و لایەنێک لاواز بێ بە پێچەوانەوە ئێمە پێویستمان بەوەیە کە هەردوو لایەنەکە وەکو یەک هاوسەنگ بن چونکە ئەگەر بێت و ژنانێکی بەهێزمان نەبێ کۆمەڵگەیەکی بەهێزیشمان نابێەوە بە هەمان شێوەش ئەگەر پیاوانیش بە هەمان شێوە ئەگەر بەهێز نەبن هۆشیاریان نەبێ ڕۆشنبیر نەبن نەتوانن ئەرک و ئەدای خۆیان بەرەو پێشەوە بڕۆن بە هەمان شێوە ئەم بابەتە لاسەنگە بێ کەواتە ئێمە ئەمانەوێ ئەم معادلێ هاوسەنگکەینەوە نامانەوێت لەوە زیاتر ژنان ببنە قوربانی بکوژرێن یاخود ببنە قوربانی کۆمەڵێک دابوونەریت لە ڕاستیە ئەو ژنێک کە هەڵەیەگەکە هەڵەی خێزانەکەیەتی چونکە کەسایەتی هەر مرۆڤێک کە سەر هەڵەیە لە خێزانەکەیەوە سەرچاواگرێ بەپێی توێژینەوەکان دەرکەوتووە کە کەسێتی هەر تاکێک لە 3 بۆ 5 ساڵی تەمەنیاتی بۆیە 3 بۆ 5 ساڵی تەمەنیشی لەناو خێزانەکەیەتی خێزانەکەیەتی بەهاکانی بۆ دیاری کردووە پاشان ئەچێتە قوتابخانە و ناو کۆمەڵگە و پاشان بە فلتەرەکانی تراڕوە کەواتە ئەبێ خێزان لە خۆیەوە دەست پێ بکە کە پەیامێکی یاخود پەروەردەیەکی تەندروستی هەبێ بۆیە دوجار ئەو مناڵە نەبێ بە کەسایەتێکی شەڕەنگێز و کەسایەتێکی خراپ و ژیانێکی هەڵا هەڵبژێرێ کەواتە پێش ئەوەی ئێمە سزای کەسێک بین کە هەڵی کردووە ئەبێ بگەڕین بۆ ڕێگا چارەکان و لە بناغۆ چارەسەری بکەین خێزانەکان کچەکانیان بە عیبوعار نەزانن لەسەر خۆیان بەڵکو پەروەردەکەی خۆیان بە عیبوعار بزانن چونکە خۆیان نەیانتوانیوە کەسایەتێکی بەهێز لە کچەکانیان و لە ئەو خانمانەی کە لە ناو خێزانەکانان دروست بکەن بۆیە بتوانن دوجار ڕوبەڕووی ئەو هەموو کێشانە ببنەوە کە لە کۆمەڵگایەتە ڕێگان باشە مامۆستا لەم سەردەمەیە کە هەموو کەس دەستیەگا بە سەرچاوەکانی زانیاری پێ دوایە هێشتا
پەروەردەی تاک لە دەستی خێزانەکانەما بێ؟ ڕاستەکەی خۆیمە بابەتێکی قوڵە بە تەکیید بۆ هۆی گەشتەسەندنی تەکنۆلۆژیا و هاتنی ئەم هەموو ئەپ و ئەم هەموو سوۆشیال میدیا و ئەم بابەتانە بە تەکیید ئێستا تەنانەت لە هەفتا و هەشتاکانە نەزەڕەیەکمان هەبوو نەزەڕەی غەرسی سەقافی ئەمە تەنانەت دوای لێ هات کە کۆمەڵە توێژینەوەیان کرد لەسەر تەلەڤیزیۆنیان دانا بە دایەنی مناڵ و پەروەردەکردنی مناڵ بەڵام ئەو کاتە کە کاتێکی محدودیشی هەیە و بە کۆمەڵە فلتەری شاتێپەڕێ بەڵام لە ئێستاە مناڵەکە هەر حەوهەژمان و مۆبایلێکی بەدەستەوەیە و ئەتەرنێتی لەسەرە و بە تەکیید یوتیوب ئیتر ئەنواع و ئەشکال شدێتە بەردەمی بە تەکیید ئەمانە کاریگەری زۆری هەیە لەسەر پەروەردەکردنی مناڵ بەڵام ئەمەش ئێشتا هەر ڕێگرینیە لەوەی کە دایک و باوک و خێزانەکان پەروەردەی مناڵەکانیان لە ژێر دەستیانانە ماوە چونکە دوجار ئەمە خێزانەکانن ئەبێ بزانن کە چۆن سوود لەو پێشکەوتنانە ببینن و چۆن سنووری ئازادیەکان ڕێکخەن. مامۆستا ڕێژەی توندوتیژیەوەی کە لە کۆمەلگایە هەیە بەرامبەر بە خانمان ڕێژەکە پێت وایە ڕێژێکی بەرز بێ بەراورد بە ژمارەی دانیشتوان و بەراورد بە وڵاتانی دراوسێ وڵاتانی تریجیان؟ بەڵێ ینی ئێمە لەم چەند ڕۆژە کۆمەڵێک داتا و کۆمەڵێک زانیاری کە لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی ناوخۆ بەرگوێمانکەوەیەکێک لەو داتانە باسی لەوا کرد کە لەم ساڵە 45,000 ژن کوژراوە لەسەر ئاستی جیهان کە ئەمە ئەکاتە ئەوەی کە لە هەر 5 سەعات جارێکا ژنێگە کوژرێ کەواتە ئەمە ڕێژەیەکی بەرزە ڕێژەیەکی زۆرە مە لەسەر ئاستی جیهان جاوەرە بینە سەر ئاستی ناوخۆ تەمەن لەسەر ئاستی ناوخۆ ڕێژەکە زۆر واقعی نییە بۆچی لەبەرەوەی زۆرێک بەداخەوە ئێمە لە کللتورێکین بڵین و نەڵین لەواچە زۆرێک لە توندوتیژەکان پەردەپۆشەکرێت زۆرێک لە توندوتیژەکان دەرناخرێت لەناو خێزانەکانە کپەکرێتەوە و زۆرێک لەو توندوتیژانەی کە هەیە نانووسرێ و تۆمار ناکرێ بەڵام لە هەمان کاتیشا ئێمە ئەگەر ڕۆژانە سێر بکەین هەر فەیسبوکەکانمان بکەینەوە هەواڵەکان بخوێنینەوە چەنەها توندوتیژی کراوە لە ماوەی ئەم ساڵە بەرامبەر بە ژنان و بە کچان و بەرامبەر بە پیاوانیش خۆ ئەمە بابەتێکی ئینسانیە بابەتێکە بەڕاستی من حەزەکەم ئەم پەیامە بگات بەوەی کە ئەم قەزیە بە شێوازێک یاخود ئەم پرسێکی گرنگە بەهایەکی بەرزی هەیە وهای لێ نەکرێت کە وا پیشان بیرێکە پیاوان دژی ژنان بنیا ژنان دژی پیاوان زاڵ بکرێن بەسەر پیاوان ئەوە هەڵەیە زۆر هەڵەیە ئێمە ئەمانەوێ پێش هەموو شتێ خێزانێکی ئاشتی خوازمان هەیە بۆیە ئەمە پەیامەکەشمانە ئەڵێ ئاشتی خێزان ئارامی کۆمەڵگەیە ئەمە واقعە ئەمە عنی ئەگەر ئێمە سێر بکەین ئەو خێزانانەی کە زۆرترین ئاشتیتیا سەقامگیرە لە ناو خێزانەکانە ئەتوانن تاکێکی تەندروستیش بن و ئارامتر بن لە ناو کۆمەڵگەیە و بتوان ئەدایەکی باشتریشیان هەبێ کەواتە ئێمە پێش هەموو شتێ خطوەی یەکەم پێویستمان بەوەی ئەو پەیامی ئاشتیانە بگەێنین ئێمە دژی هیچ لایەنێک نین و ناشمانێت بە هیچ شێوازێک جیاوازی بکەین ئێمە ئەمانوێت جیاوازیەکان کەم بکەینەوە. سپاس بە ئامادەبوون مامۆستا پاڤێ سپاس بە ڕوونکردنەوەکانت دەستخۆشیتان لێەکەین زۆر سپاس کە لە لامان ئامادەوی خۆشەویستان بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی پڕ لە ئارامی خواتان لەگەڵ